دەم باش تەماشەوانی گەلێکی ژا جارتم بۆ بەردەمەخۆی بخێر بێن. قەرەباڵغیە جاددان و پلانە حکوومەتێژی بۆ چارەسەرکردنا پرزگیرێکە هاتنوشونێ. بێگومان دنەهادا باژارên هەرێما کوردستانی قەرەباڵغێکی گەلێکی دیتن هەژمارێکی گەلێکی ئۆتۆمبیلان و وان جاددان گەلێک جاران دناوا بازاراندا و تایبەتی ئەو ڕۆژێن کو بەهێنڤەدانە ئەندە دەمێ کو دەوام بە داویتێ جادە و شەقام گەلێ قەرەباڵغ دکەوێن گەلێک جاران ژێ دەبێتە پرزگیرەیژی بۆ هاتنوچون هەم وڵاتیان هەم ئۆتۆمبیلانژی گەل و پلانچێژی بوو کۆ ئەف پرزگیرێکە بێتە چارەسەرکردن. بەڵێ بەرزان قەرەباڵغی شەقامەکان و پلانی حکوومەت بۆ چارەسەرکردنی هاتۆ چۆم. لە ئێستا یاریمی کوردستاندا کە ژمارێکی زۆری ئۆتۆمبیل مەزەندەی زیاتر لە 1 میلیۆن ئۆتۆمبیل لەم هەرسێ محافظاتی یاریمی کوردستاندا هەبێ قەرەباڵغیەکی زۆر لە شەقامەکان ئەبینرێ بێجگەلەوەش هاتوچی وڵاتیان گەلەی جار ئاستەین کێشە بۆ دروستە بێ زیاد لەمەش بێگومان گەلەی جار بووە ڕۆداوی هاتنوچۆنیش نەک ڕۆژانە لە هەرێمی کوردستان بەردەوامە گەلەی جار هاوڵاتیان گرەی لەوەکەن کە ئەمە بۆ بەم شێوەیە قەرەباڵغەیە ئایا حکوومەتی یاریمی کوردستان چ پلانێکە بۆ نمونە بۆ دروستکردنی ڕێگای ترێن لە ناو شارەکانە بۆ ئەوی کێشەکان چارەسەر بێت یان جسری پەرینەوەی وڵاتیان ئەم کێشەیە بێگومان لە ئێستاشدا لە هەرێمی کوردستان کێشەیەکی بەرچاوە بێژگەلەوەش هاوڵاتیان گەلەی لەوەیکەن کە لە هاتو چوونکردنی و بە تەکسی لە شارەکانە پارێکی زۆر لە هاوڵاتیان ئەستێنرێ هەروە خاوەن تەکسیەکانیش گلەی ئەوەیکەن کە نرخی پەنزین زۆر گرانە و ڕەچاوی ڕەوشی تایبەتی ئەوان لەلایەن پەنزیخانە حکوومیەکانەوە ناکرێ. بەڵێ لەسەر ئەم تەوەرە لە خزمەتی سەرنجێوەی بەڕێزین. باوکی مەنسوور لە شاری هەولێرەیەکەم پەیوەندی فەرموو. بەڵێ ئەو کاتە خۆشی لە ئێوە و لە تەواوی کارمەندە بەڕێزەکان هیوای سەرکەوتنتان بۆ دەست. زۆر سپاس فەرموو. بەڕێزی وەڵڵەهی بەداوای لێبردنەوە هەرچەندە من تەوەرەکەم زۆر لەسا و بابەتەینە بەداوای لێبردنەوە هەکە لێم ئاساییە فەرموو. وەڵی من دەمێ ئاماژە بە دووسێ خاڵ بدەم لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق. بەڵێ پرۆسەی سیاسی لە عێراق بەڕاستی کوردەکانی کوردی لە بەغدا هیچ کاری گەریەکی ویان نەیەخستێ حکوومەتی عێراق و سەنووری مالکی لۆ نمونە سەدام لە ساڵی 1979 ڕئیس کۆماری عێراق هەتا 2003 لە ساڵی 1970 تقریبا دەکەت 12 ساڵ لە ساڵی 1970 هەرسێ محافزەکانی کوردی ئازاد کران دەباشە لە پاش 2003 کە عێراق پێچۆ لە پاش 2003 کە عێراق نەما ئەو سیستەمە پێچۆ بزانن لە کورد بپرسە لەو سەرکردانە بپرسە کا سەرگەڕان و مەخموریشیان پێگەڕایتەوە هەولێری و سەر دیکە هەر دەرێن ئەمە دانوستان ئەکەین ئەوە 12 ساڵەکە کە ئەنگۆ بە مێزوە لە مێزی گفتوگۆ و دانوستان و نازانم چی یعنی ئەو مێزە هەنگۆ ئەو گفتوگۆ هەنگۆ و مەرحەلێ ئەنگۆ سیاسەتەکە ڕۆن پیشانی حکوومەتا عێراقی و ئەمریکیەکان نەدا کاکە لە 2004 و 5 و 6 خۆ هیچ حکوومەتا عێراقی بەڵێ بابی مەنسوور بەداوای لێبردنەوە بەڵێ لە خزمەت داوای لێبردنەکەم یەک دقە ئەگەر مەزال بدەیت حکوومەتا یعنی سیاسەتەکە وەڕۆن و ئاشکرایان پیشانی حکوومەتا عێراقی و ئەمریکا نەدا کاکە مەمافی ملەتی مە ئەوەیە مە چەوساینەوە مە وێران کردنە ئەوە زیاتر لە یازدە زۆر 10 ساڵی دەچین ئەنگۆ بەس بە مێز و گفتوگۆ و دیالۆگ و بڕۆ دەعوەتەچی بکە وەرەوە و ئەوە بکە یعنی ئەنگۆ مالکی یعنی حکوومەتا عێراقی لە مێژووی دیارە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی عێراق بەڵێ باوکی مەنسوور گەرە کاتێکی زۆرمان بە جەنابەتدا و تەوارێکی مەش لەسەرەوە نەبووی سپاس بۆ سەرنجی بەڕێستان ئیلهام لە سەی ساغ فەرموو. ئەم کاتت بەرکە کەسیان هەموو کاتێکت دەستخۆشی لە بەرنامەجانەکانتان دەکەم بەڕاستی NRP ڕۆژ لە ڕۆژ سەرکەوتوو ئەبێ هیوای سەرکەوتم بۆ ڕاستۆی هاوسەنگی بوێری NRP یەکەم NRP سەرکەوتووە ئەنجا من سەبارەت بە تەوارەکەشت بۆم دووبارە دەکەیتەوە تەوارەکە لەسەر چیە؟ تەوەری ئێمە لەسەر قەرەباڵغی شەقامەکانی شارەکانە چون ئەو قەرەباڵغی چارەسەر بکرای کە تو سەردانی بازارەت کردە بێت لە بوونەکانە بە تایبەتی لە ڕۆژانی ئاسایە قەرەباڵغێکی زۆری ئۆتۆمبیل لە وڵاتیان هەیە ئەمە چون جارەسەر دەکرێت گەلێک جا کێشە دروستە بێ بەڵێ من دەڵێم شەقامەکان ڕۆژ لە ڕۆژ خراپتر دەبێ بە تایبەتی لە ڕۆژەکانەکە بۆنەیە کە هیچ خزمەتگوزاریەکی بۆ ناکرێت لە بۆنەکانیشدا جاری وایە ڕوودا و تووشی هاوڵاتیان دەبێت بەڵام تاکوێتە حکوومەت مناڵێک ئاخر با من چی بکەم بۆ ئەم کوردستانە ئێمە کوردستانمان خۆشەوێ ئێمە ئەمانەیە کوردستانی ئێمە سەر کرد بەڵام
کوردستانی مەوەبزان ڕۆژ لە ڕۆژ دووە ئەکەوێت من هیوادارم کوردستان چارەسەرکەن شەقامەکانیان خەریکە تێگەچێت بەڵام قەزای سەید سادق کە بەرەو تەپەڕۆشە دەچیت لە لای نزگەوتی ڕزگاری کە دەڕۆی بەڕاستی هەر پێی ناڵەن شەقامەوە پێڵەن هێرانی بەڵام کوردستانی هەرگیز وە ناگەت سەرکەوتی بێت بەڵێ ئیلهام خان سپاس بۆ دەخوازێن زۆر سپاس سپاس بۆ پەیوەندیکەت عادل لە شاری سلێمانی باڵ کاک عادل ئەم کاتت باش هەموو کاتێکت باشی برا زۆر سپاس فەرموو ئەمن ئەو بەرنامە زۆر دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی قەرەباڵغی ناوشارەکانی گێرمەوە بۆ حکوومەت چونکە هیچ پلانێکی نییە بەڕاستی لە هەموو دنیا شارەکانی ستانداردی خۆی هەیە بۆ هێنانی سیارە بەڵام هێ لێرە حیزبەکان بە ئارەزوی خۆیان کەسابە دەکەن یەن بەرلێشا و سیارێنن بە بێوەی سایبەوە بۆ جادەی سلێمانی بکەنە جادەی هەولێر بکەنە هەموو شارەکان بەهم چونکە ئەو جادانە بەڕاستی جادەی هەفتاکان ئێستا 2013 توێنی ئەو هەموو ڕێژە سیارەین تە ناو شار لەبەر خاتی مەساڵحی مرور و دەسەڵاتداران و وەلحافظ قاچاقچیەکان ئەوانەی کە قاچاقچیەکان ناحیزبەت بەڕاستی ئەوە کێشەی دروست کردووە ئەوە لێشاوی سارەی دروست کردووە کە ئەوە زۆر بێت زۆر سپاس بۆتەوە بەڵێ کاک سپاس بۆ بەرزستانیش بەڵێ بەرزان بێگومان چەندین جار بڕیار هەبووە پێشاندی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکێ کە ئۆتۆمبیلی بارهەڵگر نابێت لە بەیانیەوە تا هەشتی ئێوارە هاتوچۆ لە شەقامەکان بکەن بەڵام ئێستا سەیکە لە شەقامەکانی دەرەوەی شار لە ناوشاری شەبەردەمەوە ئۆتۆمبیلانە هاتوچۆیەکەن بێەوە ئیجراتێکی جددی و تۆندی لەگەل بێ هەروەها بەرەوەبەتی هاتوچی سلێمانی بۆی قەرەباڵغی ناوشارکان بکرێتەوە بە تایبەتی لە کاتی داوامدا لە کاتی نەمانی داوام کۆتایی هاتنی داوام داوای کردووە کە داوام ڕۆژانە بکرێ بە دوو بەشەوە سعات 8 و سعات 9 بۆی لە 1 سعات و هەموو قەرەباڵغیە دروست نەبێ ئەم میکانزمەتە چەند گونجاو بوو چارەسەرکردنی ئەم پرزگەرێکیان چی بکرێت بۆی ئەم پرزگەرێکە ئەم کێشە چارەسەر بکرێت ڕێمان لە تەقتەقەوە بەڵێ کاریوارە باشتر بۆ تۆ وەزتکۆ حاڵ باشە زۆر سپاس فەرمی کار ڕخۆ دەگە تەلەفۆنەکەم قەپات نەکەی سیارە ئێمە تەلەفۆنی هیچ کەسێ قاپان ناکەن تکایە کەس بیر نکاتەوە ئەمە بەرنامەی خۆتانە لە خزمەتیەوەدان فەرموو بەڕێزی کارت با قسەی بەبرای خۆم برێم یەک کار باڵێ جەمیلێتە کاک ڕێمان بەێ یەک قسە باڵێم یەک بەرزتەوە عەندێک بەرزتەوە لە ئاسمانەی مەسجد بازرگانی هیچ کەسێکی نییە ببۆرە کاک ڕێمان ببۆرە من بە تۆ مۆتی پەیوەندی لەسەر هیچ کەسێ تا توژی تایکیت لەوە کرد کە داوا لەمەکی پەیوەندێکت قفڵ نەکەم دیارە بە تەمابووی نازانم هیوادارین بەڕێزان لە چارچەوەی تەوەرەکەی قسە بکەین هیواداری سەرنجێوە شێمە لە خزمەتی ئێوەدان لێرە هیوادارین سەرنجێوە لە سەرنجێکی بابەتیانە بێ مە باسی پرزگیری پرسێکێکن پرسێکی هەستکاری ئەمروی هەرێمی کوردستانە ڕۆژانە خەڵکێکی زۆر بێ بە قوربانی ڕۆژانە کێشە بوو خەڵک دروستەکری چی بکرێت بۆ ئەوەی ئەم کێشە چارەسەر بکرێ شەقامەکانی ئێمە شەقامی باش بن مرۆر باری سەرشانی مرۆرکان بکرێتەوە گەلەی جارە دچە جادەیەکە دیچەسیکێ ئیشارەتێکی مرۆرە دەبێژت وێرە سیارە نابیت بڕاوەستیت سیارە لەوەر دڕاوەستیت ئان گەلێک جاران هاتون چوونە وڵاتیان تو دەبینی سیارە هەر دهێن کەسێکی پەیکەوتیە ناهێلن سیارە ناهێلن مەجاری نادەنێک ئەvە بچیتە ڕەخێتیە شەرعی ئەف قەرەباڵغیات ناوە بازارن هەرێما کوردستان ئەف هەموو خەڵکێت ناوە بازاریدا ئەف هەموو سیارە گەل بوو ڕەوشۆسایە ئایا پلانێکی گونجای نییەک و ئەف قەرەباڵغیە بێتەکیمکردن بوو ئەف ڕەوشە باژارن هەرێما کوردستانی ڕۆژانە تێتە دیتن عوسمان لە شاری سلێمانی فەرموو بەڕێزەکەم کاتێ باش سەرچاوم بەڵام پێشنیارێکم حەزەکەم تەکسی بێ بە نەفەرات هەموو گەڕەکەکان تەکسی تیا بڵاو کرێتەوە کە تەکسی بوو بە نەفەرات کات بۆ خەڵک ئەگەڕێتەوە دوای کات خێرایی دروزە بێ سیارەی خصوصی تایبەت نامێنێ خەڵک بە 500 دینارەتوانێت بە خێراترین شوێن بگاتە شوێنی دایرەکەی خۆی یا بازار ئەم ئەزمەی ناوشار کەمە بێتەوە ئەگە تەکسی بێ بە نەفەرات حکومە داواکەونە پارێزگار ئەو هەنگاوە بنێ باشتری هەنگاوە بینێ تەکسی بکا بە نەفەرات بەڵێ کاک عوسمان هەنگاوە بەڵێ هیوادارین سەرنجی تۆ بۆ هاتوچووی هەرێم گەشتی بێت ئەو پێشنیار بەڕێستان سەرخێل لە سیروانەوە فەرموو ئەم کاتە باش بەڕێز سەرچاوم بێزەحمەت سەبارەت بە تەوەرەکەتان زۆر خۆشحاڵم بە تەوەرەیەکی زۆر جوانە بەڕاستی من دەمێکە چاوەڕێ ئەو تەوەرەیەکەم فەرموو ئێمە
كعموما كردين ولا كردستان هاجم براسي او حق سياره قربالخيه لكردستان بروانا قم ليش والله تقاعد بها ان جا بوش الخاني ابوريش براسي زور خلافه من وقو خم سياري كريم بيا بيني هلا بجي شهيد بو هلا بجي تازه سياري كريم بيا براسي تا اسمه يبنى فرقان هم بطاقة انجا خرب والخا براسي روبانا كان ما بعملنا انجا شقامي بضلي على بجي شهيد حتى على بجي تازه جاديك زور ناخوش زور بله اینجا اگر خوشتان چایتان با او جاده بخشنده زور پی خوشحال بین بله کایکی سرخیل سپاس بو پیوندیکت نرگس لباجار زاخو بله الو بله کرم که الو چانی که کار باشی از باشم گلک سپاس کرم که من چه با پیشنیار سر بابت تکیوانی نه بس پیشنیارک دیای کرم که اگر تلویزیون خو کم که نرگس خان تو تلفن گهداریم که دی باشتر بی کرم که بله باش فرمو بس بابت اکثر وان خطابیات دینا با اوید نهاتی نرگبتن حتانو که کیش خطاب یا اوید زانکو پیمانگه هن مرماته بله اوید پیمانگه بله امی سرنجاتا برچا فرگرین سپاس نرگس لزاخو دوسکی لدهو که کای دوسکی کرم که دم باش و خوش باشتر سر پلان رایامن کو اصل باجر دو که اسما بینم چه پلان هلا چون شرایط ما دو که گلک بچیکن اگه استن که هولیری شرایط ود برفرن یعنی حتی زیحام جیبید به شوفر چیتن برک رایتو چیت صنایتر بس دو که دبینی مجاره که هبو بجنه خط سریع بگو که خط سریع جنه مایه و کسی گلادی و ترافیک مشانه و شوفر جی راستی شوفر هی باش نزانی سواره پاجوت جه داخله یعنی اجازه دیحمه که گلک آمازون چه بید از خو ایکی شو ما یعنی هکر چه باور بکن دا سواره خو فروشم دا پیاچ ما داهره خو بس و دیاره به سواره جی چه نوید یعنی و سانه خوش بوی سواره مروی هبید نخوشتره که بیا و هیوی داریم پلان هبیتن بو چنده و شوفر جی راستی بو دلیفا که عالم بوریدن حتی خط سپیه چکری جه داخل یعنی خلقی مهشتا نظانی تنده خط سپی چه یعنی هدک زوانن خوب سر و نابن هندی خوند خومازن و کبار کن سروی خطراناتن شوفر جی ناراستی باید که خود در خطرات هنی دعمان چونی که بسته برا عفو سیر عفو که پیتیش کن بدن عفو بید عفو نبید یعنی چه جا هیوی دارین خلق همی قدرت بله که دوست که لدوه که در معروف دچیت نوا باجاری وره پرکی مزن چیدی کم پروژه که از بارم گلاو پروژه دکارا روشه چاره سر بکن پروژه کیش که رخیتیته بله برای من او پروژه که جانه و کاری که جانه تعداد کن بس او در و تقریبا 2 ماهی که باجریه یعنی نیوا باجری مشکله آریشه ما یا نیوا باجری دا بله که دوست که بچیکن گلک بچیکن هیوی دارین هزرا 40 سال بکن و زور سپاس با بله سپاس بسرنجاتا شمال شهری هولیره و که شمال فرمو همو کاته که شقه مکانی هولیر روش بروش گورتره به استا شقه مکانی هولیر چون آیا لاس پیویز دای ان قربالغ زور هي وكيش دروسه كبرايتو برزكم والله من ساعة تقسيم بله والله إذا جادي صدمة ريحة أتمنى وبازار والله تشوكم يا شكات والله قاسم ديفيد باشا أم قربالك الشيء أمو ورا بس بورا بوهوليه اللي جادي بين كذا زان بوهوليه أصدقان بانيان ترشحين سعر أروات يعني سيارة بار هالجرار وا لا هرشحين سعري بسر هرشحين بله شش سعري شي بسر أم هو سعر بوشويت بله كاي بلال كاي حكومتي اشتيت كاد والله اخيرتي ام كردستان ابي بتاكو جود اشكات سياره تاكسي تخصص سيره بتاكو جود اشكات الا حالتين وبتاكو بجود اشكات بله كاي شمال الا ابي وايد بله برزان كاي شمال لشارع ولير باسي قربالغي كيت كاي دوسكيش الباجار دوي كي باسي قربالغي كي لهر دو شهر قربالغي كي زوري وكو بيوش قمكانين بابزاني كاي بلال لشارع سليماني چاله كاي بلال فرمو كاي بلال
بەداخەوە هیواداریگای بیلال دووبارە پەیوەندی بکاتەوە فەرمان لە شاری هەولێرەوە بەڵێ الو بەڵێ کای فەرمان کای فەرمان جێمان لێتە فەرموو دیارە کاک فەرمان ژێز بارم لەسەر هێلێنم زانا لە سەی سایق بەڵێ کای زانا کای زانا الو بەڵێ فەرموو ئەم کاتە باژیان هەموو کاتێکێت دەستخۆشی تەوەرەکە لە یەکەم زۆر سپاس جانەکەم بە نیسبەت قەرەباڵقی شارەکانەوە یەکەم دەگرێت بۆ بێپلانی حکوومەت بەڵێ و فەرمانبەرێکی زۆریش هەیە لە دوای دەوام بە تەکسیەنە ناو شارەوە قەرەباڵقێکی من داواکارم لە حکوومەت ئەوەیە ئەو فەرمانبەرانەی من خزمی خۆم هەیە مانگی ملیۆنێک و معاشەکەیەتی دوای دەوام بە تەکسیەکەوێتە ناو شارەوە ئیشی تەکسیەکە بەڕاستی داوام لە حکوومەتەوەی ئەو کەسانەی کە فەرمانبەرن ئیجازەی عمومیەکان لێوەگرێتەوە ینی سیستەماتیک بکرێ ئەوانەیە کە تەکسی لە خۆڕن کام توێژی کومەڵگا بن هەمویان ئیجازەی فەرمیا بێ و بە پێی پێویستجی بێ مەبەستەوە بەڵێ کازانە سوپاس بۆ سەرنجی تۆش هوەر لە شاری سلێمانەکەی هوەر فەرموو کاتتان باش سەرچاوم دەستخۆشی بەرامەگە لێگە زۆر سپاس برای بڕم بە نیسبەت قەرەباڵغی سارە و شەقامەکانەوە بڵێ هەموو گەڕێتەوە بۆ بەرپرسەکانمان ئەگە بەرپرسەکان تەماحان نەبێ بۆ دەستکەوتنی پارەم هەموو سارە دێ خاڵەکە وای لێ نایە ئیتر بەداوا لەو شۆفیرانە جەگەم کا مەسئولەکان هاتن بە جارێکان چونکە بۆخوا جارەکان هەم بۆ چۆڵێگرە قەرەباڵغی نابینن دا لە شۆفرایە مەسئولەکان هاتن بە جارێکان ڕێیان بۆ چۆڵ نەکەن بەس ئەمە کەم کات هەیە ئەمە ڕووادا ئەمە قەرەباڵغی بەردەوامی هەیە بەردەوام خەڵگیلەی لە قەرەباڵغەیەکە قەرەباڵغێکە بڵێ خۆیان شتانە نابینن بە عەرزی خۆیان مروری فەقیر چ بکەن جادان بۆ چۆڵەکەن ئیتر قەرەباڵغی نابینن بەڵێ کاک هوەر سوپاس بۆ سەرنجی تۆش لێڤیان لە کۆیە بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت باشی با قوربان زۆر سپاس فەرموو پێشنیارێک بۆ قەڵەباڵغی من حکومەت وڵاتی لە شاری کۆیە دادەنیشم بەڵێ بەڕاستی یعنی شەقاوەکانی ئەوەی نییە کە پێدا بڕێ ینی لە کۆیش قەرەباڵغی هەیە لە شەقەمەکانە هەر وەکوی وە ینی لێرەکانە لە شاری کۆیە نەوتیشی لەبەر بەڵێ دادوانیان نێشتووە دادوان هەر نەماوە لە کۆیە هەمووی زیاتر سیارەیە ئەن خەڵک وەڵام زیاتر سیارەیە قەڵەباڵغێکی زۆر زۆرە بەڵێ زیاتر سیارەیە قەڵەباڵغێکی زۆر زۆرە ئیتر قەڵەباڵغە بەڕێی ئەوە نییە کە سیارە پێدا بڕوە ئەم تەنکەرانەش یەکجار وێرانیان کردووە بەڵێ کاکێ لێڤیان لە کۆیە سوپاس بۆ سەرنجی تۆش فارس لە دهۆکێ بەڵێ کای فارس کەرم کە باشی برام زۆر سپاس دەستخۆشی لە بەڕامەتە تیماولیکا سوپاس بۆ تا کەرم کە برا من پێشنیاڵە من دهۆکێ گەلە قەڵەباڵغ بۆ سپێدەهیان بەڵێ قەڵەباڵغیاوەیەکی نە بەس ئەوەش شوار حافەنگە قەڵەباڵغ گەلێک جارە بەرترست ما مثلا بۆ نمونە محافظ دەرکەویتن سێ چوار سارە دیڤەر شارع بۆ تاگرتن ئەوە گەلێک قەڵەباڵغ پەیدا کرد دوو قەڵەودی ترافیک لایت مثلا در جامعة الله مصطفى بنداتر الدرس إذاعي الدرس فرمانده إيك ترافيكيا بكذا هذا هميت شيء كان جسر وكي هولير هكذا هذا هاتو بونا جسر هذا قلبالغ كينغو وهات نفس سياراش دا يا نظام كيت إني تو كي ورقي بداتن هذا شيء بيت السبب هذا همي السبب يعني نفس السبب تشتكي هذا أفكار شحال بيتن هكذا بيتن جار سريك نصابيت أكلن دي عارشة قلبالغ زور كين بيتن بەڵێ کای فارس سوپاس بۆ سەرنجاتەی بیدارین بۆ ڕێبەبەرات کاتون چوونە دهۆکێ سەرنجاتە گەیشتە بە میران لە مەخموورەوە بەڵێ بەێ کەرم کە سلام علیکم عەلەیکوم ئەسەلام ئەرێ وەڵای شارێکمان بوو لەو کێشەی زۆر سایدەی مەغمووری بەڵێ فەرموو زۆر سایدەکەی مەغمووری بەڵێ برە وەڵای ئەگە بڕێک زووتەوە کرێ گەلە باشە لە بۆی کێشە دام و چی زۆر دەبی
مەبەستت قەرەباڵغە و جو سایدە زۆر ئانۆکو پێویستە بێر نەکراوە تانکەرومانکەری زۆر لەسەر ڕێە بە ڕۆژیش بە ڕۆژ بە شەو بەڵێ کایک میران سپاس بە سەرنجی تۆش سەردار لە شاری سلێمانی فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس بەرنامە هەبدار دەست خۆش بێ سپاس فەرموو تەوەرەکەتەوە چاکترین حەل بۆ ئەمڕۆ سیستەمی تاک و جووتە هەتاوەک نەکاتێک کە ئەو جادانە فراوانە کرێنەوە ئەویش ئەمڕۆ بودجەیەکی زۆرێ بەڵام ئەمڕۆ بە سیستەمی تاک و جووت شتێکی زۆر چاکە بە ڕێی من حکومەت دەوە بکات هەمووی باشتر نێڵە سارێژ بێت تا 200 ساڵێکە دەستخۆشی بەرنامەکە لێ بەڵێ سپاس هیوادارم سەرنجی تۆش بۆ شوێنی پەیوەنددار گەشتە بێ ئەحمەد لە زاخۆ کاک ئەحمەد زاخۆ ڕەوشە هاتن و چونێ چاوە یەگەل و قەرەباڵغا ناو باژاری والله گەلە غەفسەیە و غەفسەکە زۆر هەیە ئەمە مرۆڤ نەمەحتاج بە نۆدەرکە بە زاخۆ وزاخۆ دەواازێکی نێودەوڵەتیەش هەست باوەڕێم قەرەباڵغیا سەیاران گەلێکی دنەوە بازاری داوانیە گەل و زۆر گەلێک غەفسەیە یعنی ئەمە مرۆڤ نەمەحتاج بتەمە نۆدەرکە بە زاخۆ ئەی لە زاخۆ جسران چێ دکەن وەکیا و لێرێ لە دهۆکێژیەوە لە دەف فندق سیلاف لە وەرچێ کریە لە وەرجی چێ دکەن و قەف قەرەباڵغی دێ دکەن بە جسرێکی چێزکن ئەوژە ساقەتە ئەوژێک خالەتەوەتی داینۆدنێ ئەوژێک چگاز پسیارە زاخۆ ناکە شۆرای زاخۆ خەر خەرابینە و غەستەیە وما بسیارای دیش ئایستە بۆرەت پێشمەرگەی بەڵێ ئەمە حەسکین بەڕنەماکی سەر پێشمەرگەی دەین پێشمەرگە زیرەبوونی 20 بدە ینی ڕۆژێکە چین مۆلێکێتێن 22 ڕۆژە عەسەب کەمەتەوەجبی داهەش ڕۆژە چین مۆلە خۆدۆن مۆل و عیادین ینی بەڵێ کاک ئەحمەد هیویدارین بەرپرسە گۆهداریاتە کرد بە گەلەی جاراژی پەیوەندی بوومەتێن بێگومان بەڕێن پەیوەندی نێنارتی کە پێشمەرگی زێرەوانی گلێ دیکەن کە واجبیوان گەلێکە 20 ڕۆژە پتر لە واجبن و مەهەی بێدە چند ڕۆژەکە لە ماڵ دەبێ تەریفە لە شاری سلێمانی تەریفەکان فەرموو زۆر گرنگە لە خاصەتەن بە تایبەتی بۆ شارە گەورەکان کاتێکە ئێستا بەیانیان کاتی دەوامەیان هەر کاتێکەوە دەوام تەواو ئەبێ یاخود دەست پێکردن یا هەر لە کاتێک بۆنەیەکە خۆیەوە گەڕێتەوە بۆ ئەوەی کەوا پلانی نییە ئەم حکوومەتە برێ عزیزم ئێستا بۆ نمونە بڵین ئەگەر حکوومەت بیویستایە ئەو قەرەباڵغی ئەو ئیزدیحامە دروست نەبووە لەسەر جادەکان ئەم هەموو فەرمانگەیە هەیە لە شاری سلێمانیە بۆ نمونە هەری فەرمانگەیەک بەلایانی کەمیەوە 50 فەرمانبەری تایە لەو 50 فەرمانبەرە بەلایانی کەمیەوە 30یان 40یان ساری خۆیانی هەیە هەر هەمووی بەجارێک بانیەتە دەرەوە ئەو لەو حد لەو فەرمانگەیە 40 سیارە بێتە دەرەوە ئەوە هەموو فەرمانگەی کە لە سلێمانی هەیە یعنی ئەگەر بکرایە ئەو فەرمانگەیە پاسی سەر بەخۆی تایبەتی خۆی ببوایە فەرمانبەرەکانی بگواستایەتەوە لە جیاتیەوەی 40 سیارە بێتە سەرجادە ئامەکاری ئەو کاتە بە یەک پاس هەمویان یەگەیان یاخود ئەمە هیچەوەی بەو شێوازە حەلەکرێ گەر حکوومەت بێوێ حەلیکە دوای ئەوەش ئەو جادە دوور و درێژانە بۆ نمونە جادی وایە 2 کیلۆمەتر ئەبێ یەک تەقاتع چیەتیانە هەر هەمووی لە ترافیکەکە کۆ بێتەوە جاری وایە 3 جار سەوز دەبێ ئەو سیارە داماوە سەری نایە ئەو شوێنە تێپەڕێنێ هەر بۆ نمونە هەر لە شاری سلێمانیە فولکەی لای خەسەخانی جامیعە لای جامیعە هەتا وەکو قازی محەمەد بۆ نمونە لەوەتە 2 کیلۆمەتر بێ بە بەلایانی کەمیەوە کەچی بینی یەک تەقاتعیتیانە ئەم سیارە داماوە ئەبێ بە 3 جار اینجا وەکو ئەو فولکە قازی محەمەد تێپەڕێنێ یاخود هەتا خواری خوارەوە ئەبینی بەم شێوازەیە ئیزدیحامێکی زۆر دروست بۆ لە شاری سلێمانیە مەرگان بۆ ئەو کەسەیە کە لە کاتی دەوامە بێ ئیشێکی پەلی هەبێت و بچێتە دەرەوە خاتری خوا داواکەین لە حکوومەت حەلیەک بکە بۆ ئەم مەسەلەیە ئەگینا ئەگەر ئەوە هابێ بەڕاستی ژیانی سلێمانی بۆتە جەحیم بەڵێ تەریفەکان سوپاس هیواداری سەرنجی تۆ بۆ لاینی پەیوەنددارە لە بەرەبەرەتی هات و چ گەشتی بێ ئەو هەموو هۆکارێکی تۆ دەستنیشانکێ کێوەکواڵی کێشە دروستەکە بەرسەویان هەبێ ئیسماعیل لە کەرکووکەوە کاکی ئیسماعیل فەرموو ئەم کاتت باش براکەم هەموو کاتێکیت کا ئیسماعیلێکە دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکێ بۆی لێرە باشتر خزمەتکەم فەرموو براکەم بەنسبەت وەک ئەو هاوڵاتیانە قسە ئەکات شتەکە بێتە بار حەقیقی خۆی بەدەست حکوومەتەکەیە ئەتوانێت هەموو شارەکان کۆنتڕۆڵ بکات دەفەرموو وەک هەولێر بیە پایتەخت حکوومەت خۆی ئەتوانێت سیارە کۆنەکان سەحب بکاتەوە تاجرەکانش نێرن یەک سیارەیە بێن لە عێراقەوە بێ بەرامبەر حتا سیارەیە تەسقیق نەکات دەفەرموو توین وا هەیە ئەڕۆی سێرەکەی 4 سیارە هەیە کابرا کاکە 4 سیارەت هەیە کوڕەکەی سیارەیە من نالێن ئیشەڵا 15 سیارەیە بێت بەس بێتە بار حەقیقی هەموو تاوانەکە گەڕێتەوە بۆ دەست حکوومەت خۆی حکوومەت خۆی دەتوانێت کۆنتڕۆڵی کات
نەم نەتوانین نەتوەتوانی کاکی ئیسماعیلی لە کەرکووکەوە ڕەوشی هات و چۆ قەرەباڵغی شارەکانی کەرکووک چۆنە؟ وەڵی کەرکووک لە هەموو شارەکان خراپترە. ئەو بەرچیە هۆیەکەی چیە؟ بەرتەنگی بەرتەسکی شەقامەکانە ڕێژەی زۆری ئۆتۆمبیلەکانە؟ نەخۆشخانەی ئازادی کەرکووک. بەڵێ. هەموو سیارە باڵهەڵگرەکان وەک مەنی و باڵهەڵگرەکان ئەدەنە بەردەم مستەشفاکە. دەفەر موسەی ئەوروپاکە لە ئەوروپا ناو مستەشفاکان بەرامبەر مستەشفاکان سەرەکەی کاپتریا یا حەدیقەیە ئەوانەی ئێمە وانە یان ڕۆنگۆڕا یان سەرەکەی شارەی بارەکەیە. کەرکووک لە هەموو محافزەکان خراپترە. بەڵێ سوپاس. شەقامی جمهوریمان هەیە لە کەرکووک ئەوە لە هەر بەربادە ئێواران ناتوانێت ڕێکی لەبەر سیارە. بۆ یەکەیە گەڕێتەوە بۆچی بۆ هاتوچۆی پۆلیسی. بەڵێ کاک ئیسماعیل سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش نهات لە ئاکرێ دابزانی کال ئاکرێژی گەل و ڕەوشە بازاری و قەرەباڵغی چاوەیە بەڵێ. شاو باش. باشتر کاک نهات. بله راستی وکی هر شوره که راستی آکری وکی هم بیشین آکری گلکه قدیمه هم بیشین گلکه کونه بو مسئله ریکا جادا و نو باجر تایبتی لاهی کلی یعنی آکری باجر سره که حتی نها باجر هم بیشین 3 تشکیل سری و قلبالخه که ایک سایت چید وقت سیاره چیتا سری نشد ریکا خورا بیتر خوری اول گلک چیتا که نخوشه اما قلبالخه که زود وقت يعني مناسبات هذا جشن وهذا او قالك بس اميشن وكي عام جشتين هش اكري حما باجا بعد شوي كان ميشن بري خوب كاينين والله وبالله وتلا قال كردستان باشتره حما باشرت عراقي يعني بيشن وكي ايراني والله وبالله وتلا يعني شارع الرزاوي الايراني شارع ديكريت ايراني يعني 9 ساعات تكوني وتلوس سرنا شش سري ديك كل حوالي تريشي 9 ساعات سري شو سره وام تشكي ديكيش بيجين ما هر كسي كي سيارة كتكرر هكا هر مولي دا بينش كازبن شو سيارة كري بمعنى حق ولا غير ذلك بالي تشتكي سلمان من دوا يعني عندي شواتش ويا تشتكي ديك البريارة حكومتها هرمو كل سنة اگر شيت كتوجور چونکی گله ولا تاجی که توجود کارتینن هر قلب والخه حتی نه کردستانی نه تجربه کردن هکارش به تجربه کردن ده هم باشه به هکار حکومت جی رکوهش بر فرات ترکت اوجهات باجید اگر جی بو مثلا بشه باشه راکی گله شارع مال یعنی میترک کمتر خود دلت خانه که تسر شارع باشه مالکان گیرل خانه خو بله کاک نیات سپاس بو اوان همو خالین تدسینشان کری بیدارن لین پیوندر گهداری بک بارزان گله جران تگوتن کو اوز اتومبیلین دهن هرما کردستان له گورکه شاوی هرما کردستان نادنا چکرن اور کولایتا کنترلی در باسن بونه وکو پیوست اف اتومبیل دیگه روشا ویولاتینا گونجه پرزگلکان چه دیگه حادثه هاتنو چونه چه دیگه دیگه جینگه هرما کردستان پیز دیگه تک به بوتاچان گرینگه کوالیتی کنترلی اف اتومبیل هم دا اتومبیل داخل هرما کردستان بن گلو آیا ریو و بانن هرما کردستان شقامن انکو جادین بازارن هرما کردستان تهران دیکن اف هم اتومبیل پیتری میلیون اتومبیل د ویولاتی ده بن بله ناجح لخباتوا انا ثواني كاكا باشي از باشم كاك ناجح كريم كه خدي براجي رشات في التخمه حكومه هرم كردستان بله كي بريخو بتنو كامل قضاء خبات ودي الصاله كهر كيلومتر ديديتن ارتيك داي نتيكريوا اعتبار روجه ده حالت ربان تادسون قضاء خبات في بسرين كيلومتر كدو كيلومتر وصالة كانت كي قضاء خباجي لكن بخود أنا قضاء خبات قضاء كتسرية دهوك حولي دهوك سليماني بغداد سنشاري ديت جنوب العراق أزوانا هميت غير موتر حكمة هرم كردستاني چونك قضاء خبات از إياب قضاء خبات غير موتر قائم مقامي كاغر الزاري چونك دي قائم مقام تشتانا هستيتن برا حتى نكت شبه قضاء خبات أنا هاتكرن ندر برای برای آتشونی بلکه حسب قضا خبر نهاتی کردن. بله که ناجا می‌دارین سرنجات بولین پیون در لوی قضایی گشت بهجان تنیا لناوندی شارکان پارێزگاکان یاریمی کوردستانە بەڵکو خەڵکی قەزاکانیش قەزا و نەحیەکان وەکو ئایکرێ کۆیاوە لە خەبات و لە مەخموڕ و لە زۆر شوێنی تریش پەیوەندێکی کە لەوێش قەرەباڵغێکی زۆر هەیە. دوایەم ناوبەڕە لە سەرمانتەوە رەم دێ بەردەوام بی.
دوباره سلاف جان لسر تەوەری قەرەباڵغیا باژارên Herêma Kurdistanê û qezayan bêguman qeza û nehiyan jî li Herêma Kurdistanê gelê qerebalîxanê gelî caran tê gotin ku ev qerebalxiye bi sedemê hebûna hejmarekê gelek otomobêl di malekê da 5 otomobêl û pêtirş otomobêlekê heye ku bêguman ev ihtiyaciyekî heqîqiya rojaneya vê malînîn ev otomobêla bu hat kekirin bu pare li Herêma Kurdistanê ev pare li hindê kala û kelûpelan amîran tê temezaqtin ku mustehlikin ku zêtir hem qerebalxiyan durust پرسگیرکان لهرما کردستان درسکن هم باره ولاتیان جی گرانتر دکن او پاره جی پیتر دبن و بیکو تشتگ برهمی کی هبه بو افراوشه لهرما کردستان هيا بله اراس لچمچمالا و که اراس فرمو ام کاتو باش تاگه کاچان همو کاتێکت دەستخۆشی تەوەرەکە لێکم بەڕاستی تەوەرێکی جوانە سپاس کاگە کاروەڵا بە نسبەتی تەوەرەکەتەوە بەڕاستی قەرەباڵغی شەقامەکان و ئەوانە بەڕاستی وای لەو خەڵکە کردۆ زۆر خەڵک بێزار بۆ زۆر بێتاقەت بووە بەڵام نازانم بۆ ئەم حکومەتە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وەزارەتی ناوخۆ یعنی ئاوڕێک نادەنەوە کە معدلی بەڕاستی ینی بە بەردەوامی سیارە ئەهێنە ناو ینی پارێزگاکانی کوردستانەوە بە بەردەوامی بەبێ ئەوەی هیچ سیارێک لە جێ ئەو سیارێ بمرێنن ئەگەر ئەوەش ناکەن باشە ئەگەر ڕۆژانە بچیتە دائیرەی مرور بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە هەموو مەحافەزەکانە لە هەموو قەزا و ناحیەکانە ینی ئەگەر بێت و پارەی یەک مانگی غەراماتی سیارە بدرێ بەعنی ئەتوانی بینی محافظێ بۆ محافظەیەکی کە قەنەعەت کە 1 میترۆ دانێ سکێکی خیتار دانێ باشە ئەم لایەنی پەیوەندیدار و حکوومەتی هەرێم بۆ چای بۆ بڕینا ناخشێنێتەوە کە لە بینی محافظەکانی هەرێمی کوردستانە سکێ خیتار دانا ئەو کاتە قەرەباڵغی شەقامەکان بەڕاستی ینی کەمە بێتەوە خەڵکیش چونکە لە ناو ئێمە تا ئێستا ئەو شتە نەبووە ڕەنگە زۆر بەمانە گەرمانێ لە شارێکەوە بۆ شاری کە بچین سیارەکەی خۆمان نەبین سواری خیتار بین هەتا 3 ساڵێکیش ئەو شتە لامان نەیە بێت وەڵا سپاسە بۆ پەیوەندێکی بەڕێستان ڕێباس لە شاری سلێمانی فەرموو ئەم کاتۆ باش هەموو کاتێکت کا ڕێباس باشی برام زۆر سپاس فەرموو بەنسبەت تەوەرەکەتانەوە ڕاستە جادەکان قەڵەباڵغا بەڵام ئێمە لە چاو وڵاتێکەوە زۆر باشترین بۆنمونە لە زۆربەی وڵاتەکان ئیمتیحانێک زۆر لەمە زیاترە بەڵام ئێمە لێرە بۆنمونە خەتی پاسی جیاوەکرێ پاس و تەکسیەکان خەتیان بۆ جیاوەکرێ بۆی ئەوە نەسارە نێتە ناو سیتی سەنتەرەوە ناوەڕاستی شار بۆنمونە ئێستا جادەی مەولەی بۆ سراوەمووی نێن سارێکە بێ بەس تەکسی و پاس بێ ئێستا خەڵک بۆنمونە چەند دوکانداری ئەو نەسارەکە لە بەدەوی شەقامەکە ڕاگرتووە شۆ سەکسی گەیشتووە ئەوە ئیمتیحانێکی گەورە دروستەکات لە ناو شارە بەڵام ئەگەر بەس پاس و تەکسی بێ کابرا موظفە سارەکەی نانێ بۆ دایرە بەڵێ کاکی ڕێباس ئەگەر تو سەیری شارەکەم کە بێژگە لە بڕیاری حکوومەت بزانم دەرکرد بۆ پێچەند مانگێک کە سیاری بارهەڵگر نابێت لە بەیانەیە تا ئێوارەن هاتوچۆ لە شەقامەکەم کە لە هەر شەقامێکە کە سیارە بچ هەموو ناو سیارێک لەو شەقامە لە ناو بازار بێ لە شوێنی گشتی بێ لە شوستە بێ لە هەر شوێنێک بێ لۆری ئەڕوا پاس ئەڕوا ئیتر تەکسی ئەڕوا هەموو ناو سیارێک ئەڕوا بێک و سانسۆری لەسەر بێ بێک و ئیجراتیە بێ لە کاتێکا کە مرۆریش لە هەموو شوێنێک بڵاوە بۆ ئەم ڕەوشایە ئەم ڕەوشە تا چەند کاریگەری هەیە و چارەسەرکردنی بە شێوەیەکە بێایە ڕێگاکانی هەرێمی کوردستان سکە قیتار دروست بکرێ ئایا هاتوچووی هەوایی بە فڕۆکە لە بینی شارەکان هەبێ بەڕای تو چۆن ئەم کێشە چارەسەر بکرێ خۆی ترام هەبێ لە ناو شارە بۆی تۆزی خەتەکە چۆکرێ بەنیسبە شارەوە خەتی دەرەوە دروستکەن ئێستا 100 مەترێکرێ بە دەوری سلێمانیە ئەو کاتە لەوانەیە قەڵەباڵغەکە کەمتر بێتەوە تەبیعی کەمترێ بێتەوە یان بۆ نمونە بۆ شەستەکەی خوارەوە 60 ملیۆن بۆ دەرەوە شار سارێک ئەڕۆ بۆ هەڵەبجە نێدە ناو شەستەکەی سلێمانیەوە با لە بەکرەجەوە ڕێک دەرچێ ئەو کێشەکە کەمتر ئەکاتەوە تەبیعی دووەمیش ئەگەر ئەو خەتی تەکسی پاسەکە بێ هەرکێ زۆر کەمتر ئەبێتەوە یان سارەکان نیێڵن ناو بازارە بوەستێ وەستان مەمنوع بێ هەموو شێوە یا لە وڵاتان بۆ نمونە داوام سەعات 9 دانرێ لە 8ەوە بۆ 9 مەمنوع وەستان بە هەموو شێوەیە نووسراوە لە 9 هەیە پێش 4 لە 4 دیزانەوە مۆزەفەکانی لە دەرەوە قەڵەباڵغیە ئەڵێ لە 4 بۆ 6 وەستان مەمنوعە لەبەرەوەی لە 4 بۆ 6 ئەگەر وەستان مەمنوع نەبێ زیحامە دوزێ بە سەعاتێک 1 کیلۆمەتر نابڕی بەڵێ کایەکی ڕێباس سپاس بۆ سەرنجی تۆش هاوژینە لە شاری سلێمانی کای هاوژین فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکێت بەڕاستی مەسەلەی ترافیک کێشەیەکی زۆر گەورەیە لە کوردستانە لەبەرەوە پێویستی بە دراسە و بە ئەوە هەیە بەڕاستی چەندی دراسە لەسەر کرێ بۆ کێش هەیە مەسەلەن مەسئولیەتەکانە بێ دابەش بێ یەکەم مەسئولیەتی هاوڵاتیان و شوفێران ئەمە یەک دووەم مەسئولیەتی حکوومەت دیارە مەسئولیەتی هاوڵاتیان و شوفێرانەوەیە کە بەڕاستی وشیاری وەرگن لەو بارەیەوە کە چۆن مثلا لە شوێنێتی لە خوێنی سیارە ئەو کاتانی کە ئەڕۆن لە سەریعی لە
خاویانی ئەمانە هۆیە کە مەسئولێت دەبێت بەڵام مەسئولێتی سەرەکی لەسەر دەسەڵاتی حکوومەتە. بەڵێ کاکاژین شتێکی دیکەش هەیە لە هەرێمی کوردستانە ئێستا سەیارە ڕۆژانە بە تڕێل سەیارە دێتە هەرێمی کوردستان زیاتر لە 1 ملیۆن سەیارەیە لە کاتێکە نفوسی ئەم هەرێمە 5 ملیۆنە مەساحەی ئەم هەرێمەوە ڕێگەوابانەکان زۆر بە کەلکیاوانایەوە مسیارە بێنە بۆ ینی بۆ خواستی هاوڵاتی لەسەر گەلێک کەس هەیە چ دەینەکە دەین پارە دەینەکە چ سیارەیەکە کرام سیارە پەنزین تەیەکە بەسە سووتێنێ بێەوە ئیشێکی باشی ئیشێکی جدی بەم سیارە هەبێ ینی تو تەمە چەند بۆ هوشیاری وڵاتیان دەگەینیتەوە کە بەم شێوەیە ئۆتۆمبیل هەمووی لە هەرێمی کوردستان نەکەی بەڵێ کاکاژین ببوورە ئەوە جارە کێشەیە و لە ڕووی وشاریەوە بێ بەڕاستی شۆفێتێ بگەێندێ ئەوە بەڵام لاکێتری کە حکوومەتە ئەرکی سەرەکی لەسەر حکوومەتە مەسەرەی قەرەباڵغی بەڕاستی ئێمە لەسەر ئەرز ئەوەی پێمان بکرێ بێت جادەی کۆمەڵە جادی لاوەگی هەیە بۆ نمونە کە لاوەچین هێستا ئەتوانێت حکوومەت خانی بڕۆخێنی خەڵک مەسەلە شوێنی کۆمەڵە شوێن هەیە لەم شارە بۆ من دەست لێمانێتوانە کۆمەڵە شوێن بڕۆخێنێ جادە لاوەکیەکان بکا بە جادی ڕێیتی ئەمە خاڵێت خاڵێکی تر مەسەلەی ئەندەرپاس و ئەوانانی کە کەمترین وەسان هەبێت لە سیارە پێم وایە ئەو قەرەباڵغیە چارەسەر ئەکرێت خاڵێکی تر دارە خۆمان نەزانین لە وڵاتانی تر ئەسێ دەکەن مەسەلەی میترۆ ژێر ئەرز دیسایل بەکارێنێ بۆ هاتوچۆ ئەنی کۆمەڵێ شت هەیە ئەمە هەمووی بەڕاستی هەرکی حکوومەتە کە بیری لێ بکاتەوە بۆ مەسەلەی هاتوچۆش هەم بە ڕووی وشاری پێدانەوە هەم بە ڕووی کارکردن بەسەر ئەو شەقامانە پێویستی بە بودجەیەکی زۆر هەیە ئێمە بەڵێ کاک کاژین بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش شەهاب لە مێرگە سۆڕێت گەرمەیە کاک شەهاب کەرم کێ ئەو کاتت باش بەڕێتم هەموو دەمێنتە باش کەرم کێ خواڵ باشی گەلێک سپاس من ئەمەوێت سەبارەت بە قەلەباغی شەقامەکان هەندێک ڕابوسۆنی خۆم پێ بڵێ بەڵێ فەرموو بەنسبەت قەلەباغی شەقامەکان بەڕێزم ئەوە خۆی ئەس بێ مرۆڤ ئەگە زمانی ویستی قسەی بکە ویجدانشی بەکاربێنێ وانە ویجدان سەر چاوەی هەموو شتێکە ڕاستە شەقامەکان قەلەباغی زۆران پێوایە بەس ئەوە ئەرچی حکوومەت ڕاست ئەرچی حکوومەتە بەڵام ئەرچی منیشە ئەرچی تۆشە ئەرچی هەموو کەسێکە من کە سیارەم پێ دەچم لە شەقام ڕای دەگەم بە نیوەکەی شەقام کاتی پۆلیسێ پێم دەرێ برا بڕۆ دەرێ 5 دقە بە 5 دقە کرد لە کۆت خۆمی دەکەمەوە ئەوجا 20 دقە ڕادەوەستم بەرادەری شکێتەوە هەڕاوەستی ئێکی دیکە لەوە ڕاوەستی ئەوە قەرەباغەکان دەکەوێتە سەرشانی ئێمە ناکەوێت سەرشانی حکوومەت بەڵێ بەڵێ کاک شاب سپاس بۆ سەرنجی تۆش ئەحمەد لە دەربەندی خانەوە کاک ئەحمەد فەرموو ئەم کاتەوە باش هەموو کاتێک کاک ئەحمەد زۆر جار باسی کێشەی هاتوچوو لە دەربەندی خان نەکرێت ئەم تونێلی دەربەندی خان نوژە نەکرێتەوە ئەم ڕۆژە داخڕێ سبەی نەکرێتەوە ئەی ئێستا ڕەوشی هاتوچوو لە دەربەندی خان چۆنە قەرەباڵغی شارەکە بەڵێ هاتوچۆی دەربەندی خان تقریبا باشە بەڵام من بەنسبەت ئەو قەرەباڵغیانەوە من باس ئەەکەم کاک ئەوان ئەڵێن قەرەباڵغی ناوشار نەمێنێ بەڵامەکی دەردی کابرا و دیوان ناوشار حل ئیجادی ڕێبانە تروخی خارجیەکان لە دەربەندیخان تا ڕۆی وەکەلا 200 ترێ لەو 200 تەنکەرینە و ڕووتی هەتا باش ئەمە موسیارە نام وڵاتەوە بۆچی یەکێ بەرپرسیە مەسئولێک قسە ناگا بڵێ ئەم سیارە دەیتر بەس نییە نە گەراجەی گرێ نە کۆڵانەی گرێ نە ساحایی گرێ نە جادەی گرێ نە سایت ئەی گرێ بۆ موسیارێن ئەساگەرە بۆ نمونە ساڵی 2013 نەهاتووە سیارەکانی هێناوە وایە وان نییە بەڵێ کاک ئەحمەد سپاس بۆ سەرنجی تۆش باپیریات لە سەی سایق بەڵێ کاکە گیانێوارە باش باشتر بۆ تۆ دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس برا گیان بەنسبەت ڕێگە و شەقامەکانەوە ڕێگە و شەقامەکان هەر پێی ساڵی هەشتاکانە بۆ ئێستا دەست نادا لەبەرەوەی حکوومەت پیلانی نییە دەستخۆشی لە حکوومەتەکەم لە هەموو کارە خزمەتگوزاریەکانە بێ پیلانە بەس تەنها لە یەک شتا پیلانی هەیە ئەویش پارەکۆکردنەوەیە بەڵێ لەگەڵ ڕێزما بۆ تۆیش بۆ بەرنامەکە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش ئەحمەد پێوەبزانم ئەحمەدمان وەرگرتووە هاوار لە هەڵەبجە ئەم کاتە باش کاک هاوار هەموو کاتێک لە هەڵەبجە ڕەوشی هاتوچۆ چۆنە لە قەزای هەڵەبجە سپاس بۆ خوا تا ڕادەیەکی زۆر باشە قەرەباڵغی ناو شار ناو بازار شەقامەکان چۆنە واللهی لە هەنێک شوێنیا گیرروگرفت بۆ هاتوچۆی هاوڵاتیان دروستە بێوە لە هەندێک شوێنی هاتچۆ زۆر ئاساییە بەڵام داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی ئاوڕێکی جدی لە هەردوو ناحەی وارماوە و هەڵەبجەی قەزای هەڵەبجەی تازە بداتەوە
بەڕاستی ناسەی وارماوە پێم وایە ئەو پرۆژەیە 8 مامی بۆ تەرخان کراوە کە 1800 مترە بەڵام کووە ئەوە حەو مانگی بەسەر چووە تاکو ئێستا بڕواناکەم بایی دە ڕۆژ ئیشی تیاکرابێت قەناعەت کە ئەگەر وەکو دەکرێکاری شارەوانی بێنێ ڕەنە بە 10 ڕۆژ تەواوی بکەن و کێشەی هاتوچۆ گیرروگرفتی کێشە و هاتوچۆ کەم بێتەوە بەڵام کاکە پرسیارێکی کەسمان هەیە چەند جارێکی کە ئێمە پەیوەندیمان کردووە کە لەسەر واجباتی زێرەوانی قسە بکەن بەڕاستی واجباتی زێرەوانی ئەمە نەقورسێ ئەمە نە ئەرگرانە لەسەرمان آخر هەرخوا قبول ناکە کە تۆ 14 شەو لە واجب بێت و 7 شەو لە ناو ماڵە مناڵی خۆتابی بەڵێ کاکی هاوار ئەو سەرنجی تۆش ببۆرە کاتمان زۆر کەمەوە کاک هاوار ئەویش سەرنجی تو بێگومان زۆر سەرنجی وەکوی بەڕێستان هەیە ئەویش لە بەرچاوگرین دوا پەیوەندیمان کاک سۆران لە شاری سلێمانی فەرموو باشی برام سەرچاوم وڵا دەمێکە لە ئێستر محاولاگەم پەیوەندەکەم وەرجیدا من حەزەکەم لەسەر سێ خاڵ قسەکەم ئێمە لە خزمەت یعنی ئەو پەیوەندیانەی تریچیان لەسەر ئەو خاڵانە قسەی نەکرد هیچ کەسێ لەم وڵاتی ئێمە خۆی بە بەرپرس نازانێ ئەمە یەکەم دووەمینش ئەم حکوومەتی ئێمە بەس خەریکی پارەکۆکردنەوە و ژیرفان پڕکردنە ڕقەمێک بە من و تۆ ئەیا بە 20 وەرەقە کابرای عەرەب سیر کە لە بەغاوەیەت ڕقەمێ بە 50 وەرەقەیە لە سلێمانی ڕقەمەکەیێنێ بۆ نمونە جادەی سابونکەران لە ساڵەکانی سفرەوە ئەڵێن یەک ڕیزدیوکانە تێگەچی ئەم حکوومەتە ئامادەیەوەی تەوزیع بە من داوا لە قوارەیەکەکەم لە شارەوانەکانە بەس پرۆژەی ئەوە بێ بڵێ من چارەسەری ڕێگاوبانەکەم بزانە 100% دەنگان بەدەستێنیان بەڵێ کاک سۆران سوپاس بۆ سەرنجی تۆ گیارە کاتمان زۆر زۆر کەمەوە دای لە بورینەکەین ئاراس لە پەیجی ئێنارتێ لە تۆری کومەڵاتی ئەنووسێ کە پێویستە ئیتر سەیارە نەیە تا وڵاتەوە هەروەها هاشم هاریش ئەنووسێ کە شەقامەکانی کوردستان هەموو بار هەڵگیرەکانی تێکداوە هەروەها ئارش هەڵەبجەش نووسێ پێویستە حکوومەت گرنگی بە دروستکردنی ڕێگای ئۆتۆبان بدا تەماشاوانە نێجا ئەم هیویدارین کو ئەف سەرنجین جادا کوردستانی لە هەموو قەزاین هەرێمە کوردستانی پڕانیا و لە هەر چار پارێزگەیان هەرێمە یەن کوردستانی بێگومان لە کەرکووکی و لە هەر سێ پارێزگەیان هەیە هەرێمە کوردستانێک و جادە گەلێ خراپەن قەرەباڵغیە شەقامەکان زۆر قەرەباڵغیتیایە وەکو پێویستینە و کێشە دروستە بێ هیوادارین بەرەوەبەراتی هاتوچووی ئەم شارانە وەزارەتی گەهاندنی هەرێمی کوردستانیش گیان لە سەرنجی خەڵک بێ وەکو پێویستیشان بەرسفە بێ حتا سوبەهی تەوەرەکی گەرمتر دەهات ئەم خزمەتەوە دەبین هەر شاد و بەختەوار بێن